ئایا داڕێک وێب چییە؟ ئایا مەترسی دارە؟ سەلام عەلەیکوم هاوڕێیان، هیوادارم کتتان باش بێ. حەزم کرد ڤیدیۆیەکی تایبەت لەسەر دارە وێب دروستکەم. ئایا دارە وێب چییە؟ ئایا مەترسی دارە؟ ئایا ئەگە بچمە ناوی هاک دەکرێم یان چەند پرسیارە کراوە ئینشاڵڵا جوابتان دەدەمەوە. خودی دارە وێب چییە؟ خودی دارە وێب بریتیە لە بەشی ینی قۆڵای ئەنتەرنێتدا، باشە، تەنها دەتوانیت بە ڕێگەی تۆڕ براوسەرەوە، باشە، سەر تۆڕە لەگەی ئەم تۆڕ براوسەرەوە دەتوانیت داخلی دارک وێب بی. دۆمینەکەیە، باشە، بە ناوی ئۆنیۆنە، باشە، یانیوکی بێ پیاس ئەو پیاس، باشە. ئەوە پاشگیرەکەیتی ئێستا بۆ منە ئیمە زۆبە یان دۆت کۆمە یان نێتە یاخود ئۆرگە، بەڵام هی دارک وێب ئۆنیۆنە، باشە. و هۆکاری چییە؟ ناسامی بەکارهێنا دەشارێتەوە لە ڕێگەی حەفتی تۆڕ براوسەر، باشانی براوسەرەکەیەوە دەکا. بەکارهێنانی دارە وێب بۆ چی دەگەڕێتەوە؟ باشانی بۆچی هۆکار کە دارە وێب دروست کرەیە؟ خودی دارە وێب ینی سەرەتا بۆ ڕۆژنامەنووسان دروستکرا لە وڵاتەکان کە بوونە مافی مرۆڤ زۆر کەم بوو، کە نەیان دەتانی ڕای خۆیان دەر بەبڕۆن سەبار بۆ بابەتە و بۆ ئەمە دروست کراوە. بەڵام خەڵک ئێستا بۆ بابەتێکی تر بەکاردێنێ، بۆ بابەتی تاوانکاری، کوشتن، پارەسپیکردنەوە، ینی زۆر شتی خراپ، حاکردن، بۆ نانی بوویتە کۆکردنەوەی بازاڕێکی تاوانکاری و بەجددی زۆر شت دەکرێ، ینی خراپ هەموو کەسێک بسێدەناوی بەڕاستی پێت بێتان بڵێن. بەڵام هەندێک شتەیەکەوە باس کراوە دەری بچێ ناو دارک وێب ئیتر تۆ هاک دەکرێ و کۆمپیوتەرەکەت هاک دەکەی، شتیوان نیە. بەڵام بە ئاگاداری ینی بچیتە ناو دارک وێب هیچ تێنەیە، بەڵام ئەوەیە بەجددی مەترسیداریشە، هاک دەکرێ و لە زۆربەی وڵاتان چاودێری کۆنتڕۆڵ دەکرێ، واروە مەترسیداری ینی پارەسپیکردنەوەی تێدا. ئێستا دەچینە ناو دارک وێب بە لەگەڵم من جەماعەت. بۆ مەبەستە ئەمە دەبێ تۆڕ براوسەر بەکاربێنێ، ئەمە تۆڕە هەر ئەمە لە گوگڵ بنووسە تۆڕ براوسەر بلو سیستەمەکە دای بەزێنێتەوە هەر ئەوەندەیە. ئێستا ئەمە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ینی ئینستاڵ دەکە، ئەوە کۆنێکت دەکەت و کە خەتێکی زۆر باشی دەوێت کە هەفت چینی VPN تێدایە. ئێمە دەوەستی جەما وەکو دەبین ئێستامە لەناو تۆڕ براوسەرین، دەتوانین زۆر بە ئاسانی داخلی دارک وێب بین. خۆی دارک وێب چیانی کو ئەنتەرنێتیش ئاسایی بەکاردنیش ئاوایە، بەڵام ناتوانین لە ڕێگەی براوسەرێکی ئاسایی بچێنایە، دەبێت لە تەنها لە ڕێگای تۆڕ براوسەر بچیتە ناوی. وەکو دیارە لێکوانە CIA دەستگا هەواڵگریەکان، زۆربەی دەستگا هەواڵگریەکانی تێدایە و ئەو شوێنێک کە کریپتۆ و بابەتی کریپتۆی تێدایە و شێرکردنی فایل و ئەوانەی BBC و دارگمێتەر و بابەتانە، ینی هەواڵەکان لێکوانش سێرچ ئنجینینگ بانی بوو منە وەکو گۆگڵ بچی بگەڕێی. باشە ئێستا دەچینە دارک وێب. ئێستا بۆ دارک وێبە بەخۆیەوە دارک وێبە شتێکە ئەمە وەکو گۆگڵ وەیە لێ نووسی دەنووسین نیوز لێکوان هەمووەکەمە بۆ دینەوە دارک وێبە خۆی لێکوانە شتی زیاتر شتێکی وای تێدا نیە، بەڵام خەڵکەوە گەورەی کردووە. بەس بەجددیان ێگە بە هەڵە بەکاربیێنی زۆر خەتەر، ینی ئەوەش شارەزای خۆی دی ئاگادار بن، ینی تۆ ناتانی ئەو کەسێکە فرتایشی لەسەدانێم. ئەمە بە شێوەیەکی گشتی گشت لینک و ئەو دارک وێبە. لێرە بە بابەتی هاکینگی تێدایە، بابەتی هاکینگ توول و ئامراز و شتانی تێدایە، سۆشیال میدیا هاکردنی سۆشیال میدیا و دیدۆس ئەتاک و ئەو شتانی تێدایە. و لێکوانە هۆستی تێدایە، هۆستکردنی وێبسایت و شتانە. و لێکوانە ئەنی مۆستیانی سێرڤەرانی شارەوە کیبەس لەشتی زۆر تێدایە. جا لێکوانەمە بابینە دەرەوە ئەوە بەخۆی لۆ بابەتی کریپتۆش هەلەگەرە بابەتی کریپتۆ، ینی بوونە ناردنی پارە لە ڕێگای شتشی نادیارەوە، ئەمە گشتی تێدایە. سوشال میدیا بزانم چی تێدایە سوشال میدیاکان
نازم وناكريت ودري ولودي أنا سأله هو يعني بدأت تشتي بأخلاقي زوجة كده يفترش لسداني أنا فكرني يعني بدأت تشتي زوج بأخلاقي كده زي بيا قداري ختام يعني لسه بأخلاقي أنا أقريش زور يعني حاق بكرين وأقداري ختام من ديكو أنا جدتواني دوميناكت أوكي شريف كي أو جدابا واش تدري يعني دري اشتدشت شو قال إنه كورد لا هذا يجي كورد كده دنجي أمريكا يعني أكو شيء براسي زمان يعني أجت أنا خولي بحق ذكر لسه بدأ أمريم نبي بشيء شهر ماشي داخلي دار ويبن راسه كشني كده برني كده اشتيزو خطري كده أقداري ختابن بروتوكوديو سياب يعني بيسكرني زموتشو خطاك بزي خطاك ويراك دي ام خوشم في بي نشم بيك دي عن زمات ديكو انا ششتين في بي هنا ديناكر يعني تو بدوزريوا زمات الجيم وين يدخل اخذ ذلك انا بازياتر لينكي جاتي بدوزينوا هذا عليك أنا تاني بسياري بكي بشويشين هاديار تاني بسياري كي بشويشين هذا بس سعر زي مزم سيتان قبات كرت هادي واتيام ويان قشتي هم داخستو أبو أمنيان داخستو وانا لا بمسانو اشتي سياتر بخوي براسك وشني تدا برني تدا يعني شي زوز خطري تدا بس من الناس من اوشت انا بس جيب اخوي ديت السري بس اقدر خوتها من و ماركت امازون وهايد انسر هو تاني بشوي شي ناديات بسياب كي ببيو كسب زاني ما سيد يعني تاني بسياب كي ببيو كسب يعني بوم لنفر يشتي خراب لمشكا بسیاری زۆر ناقانونیە کە جەزا بەبێ ئەوەی کە کەسی بەرەم بە بزانی دەزانم پرسیارکەی و ناشدۆزرێەوە زرێ بەس دەستگا هەوڵگرەکان تانەشتە بن ئەوە کۆمپانی فەیسبووکە یانی وەش دارەگوێ لەوەشەیە فەیسبووک لە دارەگوێ بشێ سەریکە نازم نون هسته داخلی چیه نبی بی بی سی دم بی بی سی چی داری آزی بینم زبان داخل اونولو سکر زبان که نمیزم چشی که دارم جماعات من بتدي قصدك مش تقدر بيبلم تكالو براوسركات عن اكستيشني بلوكري بكابينا وانك ركلامي بلوك دكا براسي اقا بكاري نينن زوكاتي تشيها كردتا من بو تكذبي ركلامك قدرت السريع تو داي دقري هاك كده بشوازا بلام اقل لرقي او برايف تاني لرقي برايف ياخذ لرقي او تورانوا او ركلامنا بلوكي تكا بلوشينكي اشتيزو خطير كده ليكو اناش او براوسر كان اوش نت او سوشيمينو كانتيلا والدلويتي دانيا كاو Assiste chegou pra Voron Web ألماني شو لتاني كان بقري باشا نمونا مدنسم سايبر كنت نعلم لا دارو بمشتي وكما نخوشم
سيرچ بکەین ئەوانە هەموو ڤێریڤای کراینە سەیکەم ئەوانە خەتەر ئەوانە خەتەرن ئەو ئازمانشی خەتەرە ئەوەش بە شتی زۆر تێدا ئەمەش ینی جازەم ئاگەزی زۆر شتی لە خۆ دەگریم بەڵام من لە باندی و ڤیدیۆم کرد وتم با بزان ینی داروگوێ بەڵێ خەتەرە یانێگە بە نەزانی بەزە نەزانی بەکاری بێنی بەڕاستی زۆر مەترسیدارە بەڵام ئەگە بە شێوەیەکی ئاسایی بەکاری بێنی ینی بوومە تۆ کەسێکی شارەزای ینی هاگ ناکردی زۆر بە زەحمەتی بەڵام ئەم نەدەشتنی ژێبە لە ئینتەرنێتی ینی وا باسییان کردیەکەوە ینی فۆری موبایلەکەت هاک دەکەن بوونە کۆمپیوتەرەکەت هاک دەکەن شتیوان نییە ینی کابرێت چۆن توانێت شتانە بکە ئەگە بوومە ڕاستە بوومە شتێکی ئاوا دێ ئەم کلیکەشی لێ بکەم بچم فایلەکەی دابەزێنم کە فایلەکەم دابەزان بیکەمەوە هاک دەکەن بەڵێ ئەوە هاک دەکرێم بەڵام بەبێ ئەوە بەزم بتمە نەف سایتەکە هاک ناکرێت شتیوان نییە هیوادارم تێبگەن و زۆر سپاس بۆی کە سەیری ڤیدیۆکاتان کرد ئەگەر هەر پرسیارێکتان نیستە بار بۆ بابەتانە پرسیار بکەن زۆر خۆشحاڵ بووم تاکو ڤیدیۆکی تر خوا لەگەڵ